الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 220 سوورەتی بەقەرە کە خوای گەورە لە سەرەتای ئاەتەکەیدا دەفەرمێت فی الدنیا والآخرة کە ئەو فی الدنیا والآخرة لەگەڵ ئاەتەکانی پێشووتریشدا تەفسیرمان کرد کە تەکمیلە و تەواوکاری ئاەتەکانی پێشوویە. ئاگامان لێیتی کە لە ئاەتەکانی دیکەدا خوای گەورە باسی شەڕ و واجببوونی جیهادی کرد لەسەر مسلمانان کە فەرمووی لەسەرتان قورس و گرانە، بەڵام زۆر جار لەوانەیە ئەو شتەی کە لەسەر قورس تا لەسەر دڵتان و گرانە لەوانەیە خێری تێدا بێ، بەڵام خێرەکە ئیشوێ لەوانەیە خێرەکە هێندێک جار بۆ دنیاە بێ، هێندێک جار بۆ قیامەتێ بێ. و ئەو شتە خۆشانەی کە بەسەر ئینسان دادێن جاری وایە ئینسان دڵی پێی خۆشە، بەڵام مەرج نییە وەکو دڵت پێی خۆشە مەسلحەتی تێدا بێ. هێندێک جار لەوانەیە مەسلحەتی دنیا بێت و هێندێک جار لەوانەیە مەسلحەتی قیامەتێ بێ. کە باسی عارەق و قوماری کرد، خوای گەورە باسی زیانەکانی کرد، باسی زەرەرەکانی کرد، اینجا لە کۆتاییدا فەرمووی بە ئومێدی ئەوەی بیرکەنەوە لە هەر کارێک کە خوای گەورە دێنێتە پێشێ بۆتان لە مەسلحەتی دنیا و قیامەتتان. ئینسانی ئیماندار کاتێک کە خوا کارێکی بەسەردێنێ تەنها بیری لە لای دنیای نییە، نەن تەنها دەبێ بیر لە زەرەرەکانی دنیای بکاتەوە، نە تەنها قیامەتێش بەتەنێ، بەڵکو قیامەت و دنیا بەیەکەوە بەسراونەتەوە کە خوای گەورە ئەوەی بەسەر ئینسانی ئیماندار دادەیهێنێ لەوانەی کە خۆشن بەلاتەوە، لەوانەشی کە ناخۆشن ئینسان ئەگەر حەزی لێبێ هەردووکیان دەتوانێت بکا بەخێر بۆ خۆیان. ئەو فەرموودە مەشهورەی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم سرم سوڕماوە لە ئیشی ئینسانی ئیماندار کە هەموو شتەکانی هەر خێرن، چاکەی توش دەبێ ئینسان شکری خوا دەکات، پێی ڕازیە، بۆت بەخێر دەنووسرێ، موسیبەت و بەڵات بەسەردێ پێی ڕازی و سەبر و ئارامی لەسەر دەگری، هەر بەخێر بۆت تەواو دەکرێت. بۆیە هەرچی دێتە پێشمان و هەرچی بۆ ئینسانی ئیماندار ڕوو دەدا دەبێ فی الدنیا والآخرة بیرکەینەوە و وەک دەڵێ وردیکەینەوە، بزانین لە مەسلحەتی دنیامانە یان قیامەتمانە. هێندێک جار بۆ دنیاشمان قازانجە، هێندێک جار بۆ قیامەتیشمان، و هێندێک کار هەیە بۆ دنیامان لەوانەیە خراپ بێ، بەڵام لەوانەیە بۆ قیامەتمان چاک بێ. عەکسەکەشی هێندێک کار هەیە لەوانەیە بۆ دنیات چاک بێ، بۆ قیامەت زەرەر بێ، کە ئینسانی ئیماندار هەمیشە لە هەر کارێک کە دەیکا بیر لە مەسلحەتی دنیاشی دەکاتەوە، بیر لە مەسلحەتی قیامەتیشی دەکاتەوە. بەڵام ئەگەر مەسلحەتی دنیا و قیامەت تێک گیران، هەمیشە ئینسانی ئیماندار دەبێ قیامەت بخاتە پێش دنیای. ئەو جار دەفەرمێت وەیەسئەلوونەکە عەنی اليەتامە، پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله علیه وسلم سەبارەت بە ماڵی هەتیوان. پێشتر کۆمەڵێک ئاەتمان هەن، خوا دەفەرمێت وەلا تەقرەبوا مال اليەتیم ئیلا بالەتی هی ئەحسەن، نزیکی ماڵی هەتیوان مەکەونەوە مەگەر بە چاکترین شێوە نەبێ. لە ئاەتێکی کە خوا دەفەرمێت وەلا تەئکولوا مال اليەتیم، ماڵی هەتیوان مەخۆن، دواتر دەفەرمێ ئەو کەسەی ماڵی هەتیوان دەخوا وەکو ئەوی وایە ئاگری خواردبێ. کاتێک کە ئەو ئاەتانە هاتنە خوارێ، سەحابە زۆر دەترسان لە مامەڵەکردن لەگەڵ هەتیوان و لەگەڵ ماڵی هەتیواندا، بۆیە هەیان بوو ماڵی هەتیوانی لەکن بوو، هەتیوی لەگەڵ دەژیان، لە ترسی ئەوەی ئاەتەکان نەتوانێت ئاەتەکان جێبەجێکا، یا لە ترسی ئەوەی کە هەڕەشەکانی قورئانی بەسەردا جێبەجێ نەبن، ڕێک هاتن ماڵی خۆیان لەگەڵ ماڵی هەتیوان جیا کردەوە. بە جیاکردنەوەی ماڵیان لەگەڵ ماڵی هەتیوان زۆرێک لە هەتیوەکان نەیان دەزانی مەسلحەتیان لە چیدایە زەرەریان کرد. بۆیە خوای گەورە کاتێک کە پرسیار لە پێغەمبەر کرا صلی الله علیه وسلم و خوای گەورە وەحی نارد، فەرمووی ئاوا مامەڵە لەگەڵ هەتیواندا بکەن. وەیەسئەلوونەکە عەنی اليەتامە، پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله علیه وسلم سەبارەت بە هەتیوان چی بکەین لەگەڵیان. خوا فەرمووی قل، پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم ئیصلاح لەهم، ئیصلاح یعنی کارێککەن کە لە بەرژەوەندی هەتیوەکاندا بێ، ئەوە خەیر، ئەوە زۆر چاکترە بۆ هەتیوەکان. ئیصلاح یعنی ڕەچاوکردنی بەرژەوەندی هەتیوەکان، ئەنجامدانی کارێک کە لە قازانجی هەتیوەکاندایە، ئەوە بۆ هەتیوەکان لە هەموو شتێک چاکترە. جا دیقەت دەنێت تەمەن هەتیوی وا هەیە لەوانەیە ئەگەر ماڵی جیای بۆ دانەی و ماڵەکەی بەتەنێ معاملەی بۆ پێ بکەی و بەتەنێ کەسەکە هەتیوەکە بژیە لەوانەیە قازانجی بێ،
لەو حاڵەتەیدا هەتیوەکە بەتەنێ بە چاکترە ئەگەر مەسلحەتی هەتیوەکەی لەوەیدا بێ هێندێک جار هەتیوەکە ئەگەر بەتەنێ بێ بێناز دەبێت کەس نابێت سەرپەرشتیکە و ماڵەکەشی هەمووی بەزایع دەچێت لەو کاتانەدا ماڵی هەتیوەکەی بێنی لەگەڵ ماڵی خۆت تێک هەڵیکەی و بیپارێزی باشترە والحاصل ئینسانی ئیماندار بە شێوازێک واجبە لەسەری مامەڵە لەگەڵ هەتیودا بکە کە لە قازانجی هەتیوەکەی جا هەرچیەکە ئەوە دەستکرانەوەیەکی تێدایە یعنی نە ئەوەیە فەرزی کرد بێ لەسەر ئیمانداران ئللا دەبێ ماڵتان لەگەڵ ماڵی هەتیوان تێکەڵ بێ نە ئەوەشە واجبی کردووە لەسەر ئیمانداران کە بە یەکجاری بە تەنیژ ماڵی هەتیوانیشدار نەڕۆن و بە هیچ شێوەیەکی نێڵن ماڵیان لەگەڵ ماڵی هەتیوان تێکەڵ بێ نا خوا دەفەرمێت سەیری مەسلحەت و بەرژەوەندی هەتیوەکان چی لە مەسلحەتیوەکان لە مەسلحەتی هەتیوەکاندا بوو بۆ قیامەتی ئێوە ئەوە چاکترە ها وەیەسئەلوونەکە عەنی اليەتامە پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ هەتیوان یا بە ماڵی هەتیوان قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئیصلاح یعنی بەرژەوەندی ڕەچاوکردنی هەتیوەکان لەهم بۆ هەتیوەکان خەیڕون لە هەموو شتێک چاکترە وئین تخالیطوهم جا ئەگەر هات و ماڵی خۆتان لەگەڵ ماڵی هەتیوان تێک هەڵکرد بەس ئاوا مامەڵە بکەن فەئیخوانکم وادانن ئەو هەتیوانە براتانن وا حساب مەکەن کە بێ باوکن کەس نییە ساحبیان بێ بە کەیفی خۆتان فێڵیان لێکەن و بیان خەڵەتێن و ماڵیان بخۆن نا چۆن برایەکی دڵسۆزی خۆت هەیە ئەگەر ماڵت تەسلیم کات دڵسۆزی بۆ دەنوێنی کاتێکش هەتیوێک ماڵەکەی تێکەڵ بوو لەگەڵ ماڵی تۆ یان ماڵی تۆ تێکەڵ بوو لەگەڵ ماڵی هەتیوەکەی وەکو برای خۆت سیر کە و تەماشاکە خیانەتی لێمەکە و ناپاکی لێمەکە بەسیەتی ئەو تەحەفوظ و حەذەرەی کە ئێستا خەڵک دەیکات جاری وا هەیە ئامادە نییە بە نمونە قومێک ئاوی لە ماڵی هەتیوی بخواتەوە بەڵام ئەگەر عەرزێکی هەتیوانی دەستکەوێت دوای لەوانەیە دا ببڕێ بۆ خۆی لە شتی بچووک جاری وایە کەسەکە خۆی دەپارێزێ یان پاروێک نانی لە ماڵی هەتیوەکەی ناخوا بەڵام دڵی هەتیوەکەی دەڕەنجێنێ ئیدایکەکەی ئیدەوروبەرەکەی دەڕەنجێنێ کە بە حیسابی خۆی پێی وایە دینداری کردووە و خواناسی کردووە نا گرنگەوەی ئینسان لەگەڵ هەتیودا مەبەستی زەربەدان نەبێ لە هەتیوی ها دەناچوونە ماڵی هەتیوی خواردن لە ماڵی هەتیوی ئەگەر بۆ زەربەلێدانی نەبێ ها خواردنەوە لە ماڵی هەتیوی ژیان لەگەڵ هەتیوان بین یەکن خۆت و هەتا ئەگەر کەسی منداڵی هەتیوە ها جاری وا هەیە دەڵێن هەتیوە لاساریش دەکا مخالەفەش دەکا خراپەش دەکا کەس دەستێکی ناگەینێتێ وانییە ها زۆر جار ئەو کەسێک کە سەرپەرشتی هەتیوی دەکا ئەگەر لە هەتیوەکەش بدا بۆ تەئدیب خێری دەگاتێ نە گوناهیگاتێ ها خۆی لێ تووڕەکەی بۆ تەئدیب خێر دەگاتێ گوناهت ناگاتێ ماڵی دەست بەسەردا بگری بۆی زایعی نەکات و بە فیڕۆیندا خێرت دەگاتێ زۆر جار ئەوەی کە بە ناوی خێر دەکرێ ها هەتیوی ئیهمال دەکەی یا پارەی زیاد لە پێویستی دەخرێتە بندستی یا جاری واهەیە خەڵک زەکات و سەدەقە و خێریان پێ دەکات لەوانەیە سەدەقە و خێریشیان پێ نەشێ بەڵام لەلایەنی نەفسی و دەرونی لەوانەیە مڕاعاتیان نەکەن بۆیە ئەوەی کە خوا واجبی کردووە لەگەڵ ئیمانداراندا ئەوەیە کە ئینسان نیەتی لە مامەڵەکردن لەگەڵ هەتیواندا باش بێ جا هەندێک جار تێک هەڵبوونی ماڵ قازانجیانە هەندێک جار دوورکەوتنەوە لێیان هەندێک جار پارە پێدانیان قازانجا هەندێک جار پارە لێگرتنەوەیان قازانجا هەندێک جار لەوانەیە ڕووخۆشی و دمبەخەندەیی قازانج بێ بۆ هەتیوەکەی دڵی خۆشکە هەندێک جار لەوانەیە خۆ لێتوڕەکردن و زلە لێدان و هەتا سزادانشی بۆ تەئدیبکردنی خێری زۆرتر تێدا بێ بۆیە خوا دەفەرمێ پرسیارت لێ دەکەن سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ هەتیوان ئەوە جێی هەموو شتێکی تێدا دەبێتەوە گرنگەوێت تۆ ناپاک نەبی ها قل ئیصلاح لەهم پێیان بڵێ چاکە خوازی و ڕەچاوکردنی مەسلحەتی هەتیوەکان بۆ هەتیوەکان خەیر لە هەموو شتێک چاکترە نەک چاکە لە هەموو شتێک چاکترە وئین تخالیطوهم ئەگەر ماڵیشتان لەگەڵ هەتیوان تێکەڵ کرد فإخوانكم أو بزانن وادانن كبراتانن والله يعلم المفسد من المصلح خواهي قورة دزاني چه مبستي إفسادا يعني زياندان وزررقياندن بهتيوان ومن المصلح وخواهي قورة دزاني چه مبستي چاكو چاككارية لقل هتيوان دا والله يعلم المفسد من المصلح خواهي قورة بوخوي دزاني چه لكاتي معاملة كردن لقل هتيوان دا مبستي خرابة كردنا بۆ چێش مەبەستی چاکەکردن و چاکەکاریە لەگەڵ هەتیواندا بۆیە زۆر جار دەکرێت ئەو کەسەی کە توندە لەگەڵ هەتیواندا لەگەڵ کەسێک کە زیاد لە پێویست
بۆ هەتیوێکی شل دەکات هەتیوەکە لاسار دەبێت لەوانەیە کە سەتوندەکە خێری زۆرتر بگاتێ ها ئەو کەسێک کە ماڵی دەداتە دەستی هەتیوەکەی بە کەیفی خۆی دەیهێنێ و دەیبا زۆر جار لەوانەیە خێرەکەی گوناهی بگاتێ بەڵام کەسێک دەستی بە ماڵی هەتیویەوە دەگرێت و ناهێڵێ ماڵەکەی سەرفکە هاتا گەورە دەبێت و لەوانەیە خێری زۆرتر بگاتێ بۆیە خوای گەورە ئاگای لە نیەتی ئینسانەکانە خوای گەورە بۆ خۆی دەزانێت کێ مفسید مەبەستی خراپە و زەرەر گەیاندنە من المصلح چێژ مەبەستی چاکەخوازیە ولو شاء الله خوا دەفەرمێ ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بایە لەئەعنەتەکم یعنی ئێوەی تووشی زەحمەتی و ناڕەحەتی و ناخۆشیێکی زۆر سەخت دەکرد ها تۆ ئەگەر کەسێک منداڵێکی هەتیوی هەبایە بە نمونە ئەگەر بۆت نەبایە بە هیچ شێوەیەکی دەستت بەدەستی کەوێت و دەستت بە خواردنەکەی کەوێت و نەتێژ بە یعنی خوار ڕێی نەدا بە بچێ ماڵی و یان ڕێی وای کردبایە ڕێ نەدەی هەتی و بێتە ماڵت یان ئللا ئیجباری کردبای کە ماڵت لەگەڵ هەتی و تێکەڵکە یا ماڵت جیاکەیەوە لەگەڵ هەتیوی ئینسان زۆر زار تووشی ئیحرازی دەبوو بەس ئێستا خوای گەورە مامەڵەکردن لەگەڵ هەتیوی داوەتە دەستی چێ دەستی عەقڵی خۆت ها نیەتی خۆت دڵی خۆت لە دڵی خۆت دامەبەستە زەرەر گەیاندن نەبێ عەقڵی خۆت بەکار بێنە چی لە مەسلحەتی هەتیوەکەیدا ئەوەی بکە خوای گەورە ئەوەت بە چاکترین بۆ قبوڵ دەکا ولو شاء الله لأعنتكم ئەگەر خوای گەورە ویستی لەسەر با ئێوەی تووشی زەحمەت و ناڕەحەتی دەکرد إن الله عزيز حكيم بێگومان خوای گەورە عزیز باڵادەستە چی بیەوێ دەتوانێ بیکا کەس ناتوانێ پێشی پێ بگرێ حەکیم خوای گەورە کار بەجێشە یعنی هەرچی کردی بڕیارەکە لە شوێنی خۆیەتی سەیری کەلیمەکان ئەگەر کەینەوە فی الدنیا والآخرة یعنی بە ئومێدی ئەوەی بیرکەنەوە ئەو ئاەتەکەی پێشووترە لە بەرژەوەندی دنیا و قیامەتتان ويسألونك عن اليتامى پرسیار لێ دەکەن سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ هەتیوان قل إصلاح لهم خير پێیان بڵێ چاکەکردن و بەرژەوەندی هەتی و ویستن بۆ لەهم بۆ هەتیوەکان خەیڕون لە هەموو شتێک چاکترە وإن تخالطوهم ئەگەر ماڵی خۆتان تێک هەڵ بە هەتیوان کرد فإخوانكم وادانن کە ئەو هەتیوانە براتانن نەک زەعیفە و بێدەسەڵاتن والله يعلم المفسد خوای گەورە دەزانێ و دەناسێ کێ مەبەستی مفسید خراپەکاریە من المصلح چێژ مەبەستی چاکەکاریە ولو شاء الله ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بە ئێوەی لأعنتكم تووشی زەحمەتی و ناڕەحەتی دەکرد هیچ مەجالێکی بۆ نەدەهێشتنەوە إن الله عزيز حكيم بێگومان خوای گەورە باڵادەست و دانایە ئەو جار حکمێکی دیکە خوا دەفەرمێت ولا تنكحوا المشركات مارەی مەکەن ئەو بۆ پیاوانە طبعا ئافرەتانی بتپەرست حتى يؤمن هەتا ئەو کاتەی ئیمان دێنن ئافرەتێک کە بتپەرست بێت یا ملحیدە بێت ئیمانی بە هیچ دینێکی ئاسمانی نەبێ کەسێکی ئیماندار پیاوێکی ئیماندار ناتوانێ مارەیکە و ئەگەر مارەشی کات مارەی نایە هەر کامێکیان بێ مشریکە بێ بتپەرست بێ یا ملحیدە ئیمانی بە هیچ دینێکی ئاسمانی و زەمینی نەبێت بێباوەڕ بێ بە هەموو دینە ئاسمانیەکان یا بەخوا بە ئاشکرا کوفری لێبیندرا بێت یا ئیمانی بەخوا و بە قیامەت و بە ئیسلام و یا بە دینەکانی دیکە نەبن بێگومان مارەکردنی جائز نییە ئەوە سەحابەیەک بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردبووی بۆ مەکەی بۆی کۆمەڵێک مسلمان لەگەڵ خۆی دەرباسکە لە مەکەی چاوی بە ئافرەتێکی کەوت جوانیەکەی سەرنجی ڕاکێشە و ئافرەتەکەش طبعا معجب بوو بە پیاوەکەی ئافرەتەکە داوای لە پیاوەکەی کرد بمخوازە و لەگەڵ خۆتم ببە پیاوەکە گوتی ناتوانم هەتا پرس بە پێغەمبەر نەکەم صلی الله عليه وسلم فعلا کەچوویەوە پرسی بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ئەو ئاەتە هاتە خوارێ کە فەرمووی هەتا ئافرەتێک ئەگەر بتپەرست بوو طبعا ملحیدە بوو تا ئیمان نەهێنێ مارەکردنی جائز نییە ولا تنكحوا المشركات مارە مەکەن ئافرەتانی بتپەرست هەتا ئیمان دێنن ولا ئەمەتون خوا دەفەرمێ بە دڵنیاییەوە ئەمە یعنی کۆیلێکی ئافرەتی مؤمنە ئیماندار خەیڕ من مشرکەتین زۆر چاکترە لە ئافرەتێکی ئازادی بتپەرست وەلەو ئەعجەبەتکم هەرچەندە سەرسامیش بن بە جوانی ئافرەتە بتپەرستەکەی بە ماڵی ئافرەتە بتپەرستەکە یا بە نەسەب و حەسەبی ئافرەتە بتپەرستەکەی ئافرەتێک کۆیلە بێت بەس ئیماندار بێ بیخوازی چاکترە بۆ دنیاش و بۆ قیامەتش ها لە ئافرەتێکی دیکەی بتپەرست هەرچەندە ئافرەتە بتپەرستەکە جوانتر بێت یان دەوڵەمەندتر بێت یان خانەدانتر بێت و بنەماڵەکەی دیارتر بێ ئەوە بۆ
ئێستاش هەروایە طبعاً ئافرەتێک کە ئیماندار بێت یا بۆ ئافرەتان پیاوێک کە ئیماندار بێت با هەژار و فەقیر و نەبوش بێت لە جیاتی ئەوەی کە کۆیلە نەماون بێگومان چاکترە و باشترە بۆ دنیاش و بۆ قیامەتیش و بەختەوەری و سەعادەتی دنیا و قیامەتی زۆرتر پێوەیە لە کەسێکی بێدین ئەگەر ئەو بێدینە با نەگەی بێتە دەرەجەی کافریەتیش ها لە کەسێکی بێدین کە نەحەقی خوای و نەحەقی ئینسانەکان نازانێ بێگومان چاکترە ولا تنكحوا المشركات حتى يؤمن مارە مەکەن ئافرەتانی بتپەرست هەتا ئیمان دێنن ولا أمة ولا يعني بدڵنیاییەوە ئەمەت عبد و ئەمە بۆ کچان بەکاردێ بۆ مینەی بەکاردێ ینی ئافرەتێکی کۆیلەی ئیماندار خەیڕون چاکترە من مشرکەتین لە ئافرەتێکی بتپەرست وەلەو ئەعجەبەتکم ئەگەر بە ئافرەتە بتپەرستەکە سەرسام بن ئەوە یەک پاشان دەفەرمێت وەلا تونکیحوا المشرکینە وە کچەکانتان و خوشکەکانتان و ئافرەتە ئیماندارەکانیش مارە مەکەن لە پیاوانی بتپەرست حتى يؤمنوا هەتا باوەڕدێنن واضحە ولا تنكحوا چونکە نیکاح بەدەستی پیاوانە طبعاً عەقدەکەی وایە وەلی پیاون وەلی دەبێ مارە بکە بۆیە ناڵێ ڕاستەخۆ بە کچەکان ناڵێ مێرد مەکەن بە کەسێکی بتپەرست چونکە مارەکردنی خۆی لە دەستی خۆی دانیە طبعاً هیچ ئافرەتێک دەبێ وەلی هەبێ جا بە برایە باپیرە مامە هەر کەسێکە ولا تنكحوا المشرکینە مارەیان مەکەن کچەکانتان و خوشکەکانتان و ئافرەتە ئیماندارەکان المشرکینە لە پیاوانی بتپەرست حتى يؤمنوا هەتا باوەڕدێنن لێرەش دەفەرمێ ولا عەبدون بێگومان کۆیلەیەکی مؤمن ئیماندار خەیڕون زۆر چاکترە کچەکەتی پێ بدەی خوشکەکەتی پێ بدەی ئافرەتە ئیماندارەکانی پێ بدەن من مشرکین لە پیاوێکی بتپەرست وەلەو ئەعجەبەکم ئەگەر ئەو پیاوە بتپەرستە سەرسامیشت بکات بە دەسەڵاتە بە پارەیە بە جوانی بە هەر شتێک بۆچی چونکە ئولائیکە یەدعونە ئیلە النار ئەوان بێباوڕەکان کافرەکان خەڵکی بانگ دەکەن بۆ ئاگر ئولائیکە ئەو کەسانەی کە کافرن جا پیا و بێ ئافرەت بێ یەدعونە بانگت دەکەن هانت دەدەن وات لێ دەکەن بچیە ئیلە النار بۆ لای ئاگر بەڵام والله یەدعو خوای گەورە بانگتان دەکا ئیلە الجەنە بۆ ئەوەی بچنە بەهەشت بەهەشتێک کە هەرچی چاوت نەیدیوە و بە خەیاڵت دانەهاتوە و گوێی نەیبیستوە خوای گەورە تێیدا ئامادەکردووە خوای گەورە بۆ ئەو ماڵەی بانگت دەکا بەبێەوەی ئیشی پێت بێ ئەو جار وەالمەغفیرە و بانگت دەکا بۆچی بۆ لێخۆشبوون بەڵام بئیذنیهی ئەوانە بە یارمەتی و پشتیوانی خوای گەورە بۆ ئینسان مسۆگەر دەبن دەبێ خوا تەوفیقماندا تا بتوانین ڕێگاکانی بەهەشت بگرین وایە دەبێ خوا تەوفیقماندا تا ڕێگایەک بگرین بەهۆیەوە خوای گەورە لە گوناهمان خۆش بێ وەیوبەیین و ئایاتیهی ڕوون دەکاتەوە خوای گەورە بەڵگە و نیشانەکانی خۆی لینناسی بۆ خەڵکی بەڵام لەعەلەهم بە ئومێدی ئەوەی خەڵکی یەتەذەکەڕون بیر بکەنەوە بەڵام بیر بکەنەوە لە چی ئەو فی الدنیا والآخرە بۆ هەموو کاتێکی ها لەعەلەهم یەتەذەکەڕون بە ئومێدی ئەوەی پند و ئامۆژگاری لێوەرگرن هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتێ کەسێک ئافرەتێک دێنێ بە نمونە ئەگەر جوانی و جەمالی تێدا بێ لەوانەیە بۆ دنیا لەزەت و خۆشیەکی لێ ببینێ وایە بەڵام ئەگەر قیامەتی لێستاندەوە و تووشی تاوانی کرد خۆشیەکە بەچی دەچێت پیاوێک ئافرەتێکی ئیماندار کە مێرد بە پیاوێکی بێدین دەکا بە نمونە لەوانەیە دنیایەن لەزەت و خۆشیەک ببینێ بەڵام ئەگەر وای لێ کرد لە دینی هەڵگەڕاندەوە و پابەندی بە ئیسلامەوە نەهێشت و قیامەتی لە دەستدا بێگومان ئەو کاتە زەرەری کردووە بۆی خوای گەورە تەنها دنیای ناوێ ئەگەر سەیری ئاەتەکەن وازە حنوانی ئەویان پاشان دەفەرمێ وەیەسئەلوونەکە عەنی المەحیض پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە ئافرەتی بێنوێش طبعاً لێرە پرسیارەکە تەنها لە یەک شتیە سەرجەیکردنی پیاوان بۆ ئافرەتان لە کاتی بێنوێژیدا کە حکومەکە مشتەرەکە طبعاً هەم بۆ ئافرەتی هەم بۆ پیاوی ئافرەت لە سەردەمی پێش ئیسلامدا دوو جۆرە مامەڵەی لەگەڵ دەکرا ئەو کاتێک کە بێنوێژ دەبوو خەڵکێک کە ئافرەت بێنوێژ دەبوو بە مطلقی بە پیسیان دەزانی ها بە پیسیان دەزانی بە جەستە و بەلاشە و بە هەموو شتێک بۆیە نەیان دەیەشت ئافرەت لە حاڵەتی بێنوێژیدا بێتە ئەو ژوورەی ئەو ماڵەشی کە پیاوەکانی تێدانەها و هەتا نەیان دێش خواردن و خواردنەوەش حاضر کە نوشتیان بەدەستی نەدەخواردن بە پیسی تەواویان دەزانێت لەو لاشەوە خەڵکێکی دیکە هەبوو
لە کاتی بێنوێژیدا بە هیچ شێوەیەکی خۆیان لە ئافرەت نەدەپاراست هەتا لە مەسەلەی سەرجەیشدا چۆن لە حاڵەتی پاکێتیدا دەچوونە لای لە حاڵەتی بێنوێژیشدا ئاوا دەچوونە لای و سەرجەی دەکرد. ويسألونك عن المحيض پرسیار لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە چوونە لای ئافرەتان لە کاتی بێنوێژیدا. پرسیارەکە لێرە هەر لەسەر ئەوەیە، قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هو یعنی چوونە لای ئافرەت لە کاتی بێنوێژیدا، سەرجەی ئافرەتکردن لە کاتی بێنوێژیدا ئەذەن مای ئازارە، مای ناڕەحاتیە تان بۆ ژنەکە بە پلەی یەکەم و هەروە بۆ پیاوەکەش تەبان لە ڕووی تەندروستیەوە عیلم سەلماندوویەتی کە زەرەری تێدایە بۆ ئافرەتەکەش و بۆ پیاوەکەش سەرجەیەک بە معنای کەلیمە سەرجەیکردن کە ببێتە هۆکاری تەبان منداڵبوون و بەو شێوازەی تەبان ها. ويسألونك عن المحيض پرسیار لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە مامەڵەکردن و سەرجەیکردنی ئافرەتی بێنوێش قل هو ئەذن پێیان بڵێ سەرجەیکردنی ئافرەت لە کاتی بێنوێژیدا مای ئازارە، بۆیە چی بکەن؟ فاعتزلوا النساء خۆتان بە دوور بگرن لە ژنەکانتان بۆ سەرجەیکردن ها تەنها ئێستا دەیگەینی حەدیثمان هەیە تەمان شەرحی ئاەتەکەی دەکا فاعتزلوا النساء خۆتان بە دوور بگرن ئەی ئیماندارینە لە ژنەکانتان بۆ سەرجەیکردن في المحيض لە کاتی بێنوێژیدا. واضحە؟ ئەو جار حاڵەتەکە دیار بێ زۆر بەربڵاو بووە ها ئەو کاتە لە کاردانەوەی ئەوانەی کە ئافرەتیان بە پیز تەماشا کردووە و هەر نزیکی نەبوونەتەوە، خەڵکێکی دیکەش هەبووە هەر بەلایەوە ئاسایی بۆ زۆر زیاد لە پێویست لایەن نزیک بوونەتەوە، خۆی گەورە ویستویەتی ئینزاری ئیمانداران کا دەفەرمێت وەلا تەقرەبوهن و لێشیان نزیک مەبنەوە لە ژنەکان حتا دوشتی دەکەن ها یەکەم حتا تۆڕن هەتا پاک دەبنەوە، ئەو پاکبوونەوەی یعنی هەتا خوێنەکەیان کۆتایی پێدێت و سپیاتی دەبینن ئەوە بەدەست خۆی نییە تەوان ئافرەت وایە بۆ سەرجەیکردنی لەگەڵ مێردەکەشی هەر هەمان حکمە، بۆ نوێشکردنی شەروایە، بۆ ڕۆژوکردنی شەروایە. ئەو ئافرەتەی دەکەوێتە بێنوێژی هەتا خوێنەکەی وە زەردایەتیەتەکەی کۆتایی پێنێت و سپیاتی نەبینێ تەبەن نەبۆی هەیە مێردی بچێتە لا، نەبۆی هەیە نوێش بکە، نەبۆی هەیە بە ڕۆژوو بێ. ئەو جار ئەدی ئەگەر خوێنەکە کۆتایی هات و سپیاتی بینی چۆن بۆی نیە نوێژە بکە، چۆن بۆی نیە ڕۆژوش بگرێ، تەمان ڕۆژوو بۆی هەیە ئەگەر خۆشنەکەی بکەوێتە دوایش بەڵام نوێژەکە نا فەئیدا تەطەهەرنا جا دەفەرمێ ئەو جا ئەگەر خۆیان خاوێن کردەوە یعنی ئەگەر خۆیان شوت ها یعنی ئەگەر پاک بوونەوە لە بێنوێژیەکەی و ڕۆژەکانی بێنوێژیەکەیان کۆتایی هات بەوەندەی بەتەنێنا ئەو جار فەئیدا تەطەهەرنا کاتێکیش دوای تەواوبوونی بێنوێژیەکە دوای بینینی سپیاتیەکە خۆیان شوت ئەو جار فەئتوهن بڕۆنە لای خێزانەکانتان من حیث ئەمەڕەکم الله بەو شێوازەی کە خوا فەرمانی پێکردوون لەو شوێنەیەوە کە خوا فەرمانی پێکردوون کە مەبەستی داوێن و شوێنی منداڵ بوونە کە کات خۆی جوولەکە تەبان پێیان وا بووە ئافرەت لە پشتەوە ژڕا لە شوێنی پیسایی ژڕا ئەگەر پیا و بچێتە لای ئاساییە مادام ژنی خۆیەتی و ئێستا زۆر کەس تەفسیری ئاەتەکەی دوای ئێرە بە هەڵە دەکا کە نا تەبان کە دەفەرمێ من حیث ئەمەڕەکم الله بەو شێوازەی کە خوا فەرمانی پێکردوون إن الله يحب التوابين بێگومان خوای گەورە ئەو کەسانەی خۆش دەوێت کە تەوبە دەکەن یعنی ئەگەر کەسێک پێشتر ئەو کارەی کردبێ تاوانی کردووە و خراپەی کردووە دەبێت تەوبە بکاو کە تەوبەشی کرد خوا تەوبەکاری خۆش دەوێ ويحب المتطهرين وخوای گەورە ئەو کەسانەشی خۆش دەوێت کە خۆیان بە خاوێن ڕادەگرن هەر گوناه ناکەن هەر تاوان ناکەن هەر لە سەرەتادا خۆ دەپارێزن کە ئەوە نیعمەتە ینی گوناهت کرد تەوبەت کرد خوا هەر خۆشی بووی ئەگەر خۆشت پاراست و گوناهت نەکرد خوا هەر خۆشی بووی لە هەردوو حاڵەتەکەیدا ئینسان گوناهکار بێ یان گوناهکار نەبێ هەر دەکرێت بێتە خۆشەویستی خوا. ويسألونك عن المحيض پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە چوونە لای ئافرەت لە کاتی بێنوێژیدا قل هو ئەذەن فاعتزلوا النساء پێیان بڵێ چوونە لای ئافرەت لە کاتی پێنوێژیدا مای ئازارە فاعتزلوا النساء في المحيض بۆیە خۆتان بە دوور بگرن لە ژنەکانتان بۆ سەرجەیکردن تەنها لە کاتی بێنوێژیدا ولا تقربوهن حتى يطهرن لێیان نزیک مەبنەوە بۆ سەرجەیکردن هەتا خاوێن دەبنەوە ها خاوێن بوونەوەی یەکەم یعنی تەواوبوونی بێنوێژیە
بینی نسبیاتیە فإذا تطهرنا جا ئەگەر خۆیان شد ئەو جارە دوای بینی نسبیاتی فأتوهن من حيث أمركم الله بڕۆنە لایەن بەو شێوازەی کە خوا فەرمانی پێکردوون إن الله يحب التوابين ويحب المتطهرين بێگومان خوای گەورە تەوبەکارانی خۆش دەوێ و ئەو کەسانەشی خۆش دەوێت کە خۆیان بە خاوێن و بە پاک ڕادەگرن لە تاوانکردن و گوناهکردندا لەسەر بێنوێژی تەمان کۆمەڵێک ملاحەزە ضرورە ئاگامان لێ بێ ئاەتەکە زۆر واضحە ها تەنها باسی حکمی سەرجەی پیا و ئافرەتی دەکا بەیەکەوە ها باسی هیچ بابەتێکی دیکەی تێدا نییە بۆیە تەمان لە کاتی بێنوێژیدا ئافرەت تەنها و تەنها لا حیا فی الدین تەمان داوێنی لە پیاوەکەی خۆی حرامە تەنها و تەنها غەیری داوێنی پیا و ئافرەت لە کاتی بێنوێژیشدا بۆیان حەڵاڵە خۆشی لە هەر شوێنێکی دیکەی یەکتر ببینین کە حەدیثی صحیحمان هەیە عائشە دەیگێڕێتەوە کە دەفەرمێت لە کاتی بێنوێژیشدا زۆر جار پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ویستی بێتی بچێتە لای یەکێک لەو خێزانانەی کە لە حاڵەتی بێنوێژیشدانە تەنها داوێنی داپۆشیوە خۆشی لە شوێنەکانی کە بە شێوازی دیکە لێ بینیوە ئەوە یەک دووهەم تەمان ئافرەت لە کاتی بێنوێژیدا بە هیچ شێوەیەکی پیس نییە چونکە ها پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس بۆی ئەو گومانەی بڕوێنێتەوە لە کاتی بێنوێژی عائشەیدا عائشە لە پەرداخیدا ئاوی دەخواردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچوت دەمی لە شوێنی دەمی عائشەی بۆ ئەوی پیشانی سەحابەکانیدا کە ئافرەت لە حاڵەتی بێنوێژیدا پیس نابێت پیسیەک کە جەستەی پیس ببێت تەنها حاڵەتێکی تەمان ئەوەیە بەسەر جەستەی دادێ گۆڕانکاری کە بەسەر ئەویش پێویستە تەوان بۆ ڕەحەم و بۆ ئەوانە کە خوای گەورە بۆ خۆی دەزانێ لە مەسەلەی نوێژ و ئەوانەدا هەمومان دەزانین تەمان ئافرەت لە کاتی بێنوێژیدا نوێژی لەسەر نییە بەس ئاگاتان لێی بێت تەمان کاتێک کە وەختی پاکبوونەوە دێ ئافرەت دەبێت لە حەزەردا بێ بەڕاستی کەی دەبێ خۆ بشوە ئەو کاتەی کە ئاەتەکە نەسەها ئەو کاتەی کە دڵنیا بوو لەوەی کاتەکە و مدەتی بێنوێژەکەی کۆتایی هاتووەها نەک بە ئەگەر پسێ خۆی بشوە دوایە بڵێ جا ئەگەر سپیاتم دی باشە و ئەگەر نەمدی ئەو خۆشنە بە کەڵک نایەها دەبێت دڵنیا بوو بیت لەوەی کە مدەتی بێنوێژیەکەت کۆتایی هاتووە ئەو جار خۆت شت بێ ئەو جار تەمان معلومە کە ئەو نوێژانەی کە دەکەونە کاتی پاکبوونەوە ئینسان دەبێ ئاگای لێ بێ ئەگەر ئافرەتێک بە نمونە ئێستا خاوێن بوو بێتەوە تەمان ناکرێت بەس نوێژی عەسرێ بکە ها دەبێت نیوڕۆژ بکە دوای عەسرێ پاک دەبێتەوە دەبێت عەسریشکە هەندێک لە عولەما دەفەرمون دەبێت نیوڕۆژ بکە ها یعنی دوو نوێژی پێشتریش ئەوانەی مەجالی جەمعکردنیان هەیە بەیەکەوە بیانکە بۆیە دەبێت ئافرەت ئاگای لێ بێ لە کاتی دوو حاڵەت داوریا بێ ئەو کاتێک کە نزیک دەبێتەوە لە بێنوێژی هەمیشە نوێژەکانی زوو بکە بۆی نوێژی نەکەونە سەرێ و ئەو کاتەی پاک دەبێتەوە هەمیشە دەبێت لە حەذەردا بێ بۆی کەی پاک بوویەوە خۆی بشوان نوێژەکانی نەفەوتن ئاەتی دواتر دەفەرمێت نیساؤکم حەرث لەکم خێزانەکانتان حەرث هەر یعنی چێڵگە شوێنی ڕواندنن بۆ ئێوە شوێنی ڕواندن یعنی شوێنی ڕواندنی منداڵ دانانی منداڵن بۆ ئێوە بۆیە فەئتوو حەرثەکم خوا دەفەرمێت بڕۆنە لای خێزانەکانتان حەرث یعنی چێڵگەکانتان خێزانەکانتان ئەننا شئتم چۆن حەستان لێیە چۆن حەستان لێیە دیسان ئەو ئاەتەش ئێستا خەڵکێک و پیاوانێک جاری وایە بە خەراب بەکاری دێنن ئاەتەکە دەڵێن خوا دەفەرمێ خێزانی خۆت ئی خۆتە لە هەر شوێنێکڕا لە پێش یا لە پاش لا حیا فی الدین بچیە لای حەڵاڵە تەمان بە هیچ شێوەیەکی وان نییە بۆیە خوای گەورە وشەی حەرفی بەکارهێناوە خوای گەورە لعنەتی کردووە لەو پیاوانەی ها دەفەرمێت لعنەتی خوا لەو پیاوانە بێت کە لە پشتەوەڕا لە شوێنی پیساییڕا دەستنە لای خێزانەکانیان حکمەکەیان حکمی لیواتە و نێربازی ئەو جۆرە کەسانە کە تاوانەکەیان لە تاوانی زینای گەورەترە ها کەسی زیناکەر ڕەجم دەکرێت کەسی نێرباز لە بەرزترین شوێن بەردەدرێتەوە کە تاوانەکە قێزەوەنترە بۆیە بە هیچ شێوەیەکی تەبان نە پیا و بۆی حەڵاڵە ئەو داواکاریەی بکە و نە ئافرەتیش بە بیان و ئەوەی کە دەبێت بە قسەی مێردەکەم بکەم و گوێرە هاڵی مێردەکەمم بۆی هەیە تەبان تەسلیم بێ لەو جۆرانە چونکە ئەوانە بە ئەمری خوان نیساؤکم حەرث لەکم ژنەکانتان کێڵگە و مڵکی خۆتانن فەئتوو حەرثەکم یعنی بڕۆنە لای کێڵگە و خێزانەکانی خۆتان ئەننا شئتم چۆن حەستان لێ یعنی بە پێوە
بە دانیشتنەوە لەسەر زگ لەسەر پشت بەڵام گرنگەوەیە ئەو شوێنەی کە پیاوەکە تێیدا سەررجەی ئافرەتەکەی دەکات شوێنی حرز شوێنی ڕواندنی منداڵ بێ کە معلومە تەمان زەواج ئامانجێکی خۆپارێزیە لە داوێن پیسی ئامانجی دووهەمی تەمان دروستکردنی وەچە و نەوەیە بۆ داهاتوو بۆ دنیا و قیامەتی دایک و باوکەکە بۆیە خوای گەورە دەفەرمێت بڕۆنە لای خێزانەکانتان چۆنتان حەز لێ ینی ئافرەتەکە لە هەر حاڵەتێکیدایە نەک لەکوێی ئافرەتەکەیەوە حەستان لێ بڕۆنە لای چونکە حەدیثمان هەیە حەدیثەکە زۆر صحيحة زورج واضحة فالملعون من أتى امرأته في من دبورها لعنتي خوالو بياوي بك لا بشت ورا لسيت لاي خزانك بويا طبعا ناكر تفسير آياتك بوشيوي بكري آياتك واضحة يعني آفرتك ك أويش طبعا هر جولك كاتي خوي بيان وابوديان قد أو بياواني لە پشتەوە ڕادستنە لای خێزانەکانیان ئەگەر لە داوێنیشەوە بێ منداڵەکانیان خێل دەبنووسی دەبن خی گەورە لە ڕەندی ئەوان ئەو ئاەتەی ناردۆتە خوارێ دەفەرمێت خێزانەکانتان مڵک و چێڵگەی ئێوەنە بڕۆنە لای خێزان و چێڵگەکانی خۆتان چۆنتان پێخۆش بوو وەقەدیموا لئەنفوسیکم پێشیشی خەن کار و کردەوە بۆ خۆتان جا وەقەدیموا لئەنفوسیکم یعنی کار و کردەوەی چاکە پێش خەن بۆ خۆتان هەندێکیش لە عولەما دەفەرمون لە کاتی چوونە سەررجەی خێزانەکانتاندا با مەبەستان دروستکردنی وەچە و نەوە بێ بۆ داهاتووی خۆتان چونکە ئەو منداڵی کە لە ئەنجامی تەمەن سەررجەی ژن و پیاودا پەیدا دەبێت لە دوو حاڵەت بە دەرنیە یا ئەوەتە دروست دەبێ و دەمرێ تەوان دەبێتە چی دەبێتە زەخیرە و توێشوو بۆ دایک و باوکەکەی حەدیثمان هەیە ئەوەی من دوو منداڵ یا منداڵێکی بەنا باڵغی مرد بن لە قیامەتێ بۆی دەبێتە شەفاعەتکار و تکاکار ئەگەر گەورە بێت و ببێتە کەسێکی باش و چاک دەبنە سەدەقەی جاریە بۆ منداڵەکەی بۆیە دەفەرمێت کار و کردە مەبەستم دەکرێت مەبەستی هەر ئەوە بێ مەبەستی ئەوەش دەگونجێ ئاەتەکە مەبەستی گشتی بێ وەقەدیموا یعنی پێشی خەن بۆ خۆتان کار و کردەوەی چاکە یان ئەوەتە لە کاتی سەررجەی کردندا نیەتتان دروستکردنی وەوچە و نەوە بێ بۆ ئەوەی ببنە عەمەلی ساڵح و کردەوەی چاکە بۆ دوای مردنتان یا بۆ پێش مردنتان هێندێک جار منداڵ پێش تۆ دەڕوە ئەوە لە قیامەتێ دەبێتە شەفاعەتکار و تکاکارت ئەگەر چاک بێ چاکیش نەبێت ئەوان منداڵ بەنا باڵغی بمرێ هەر بەکەڵکە و ئەگەریش بمێنێت و گەورە بێت و کردەوەی چاکە ئەو کاتە چاکتریش دەبێتە سەدەقەی جاریە بۆیە دەفەرمێت پێشی خەن بۆ خۆتان کار و کردەوەی چاکە واتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوش بکەن فەرمانەکانی خوای پەروەردیگاریش جێبەجێکەن واعلموا دڵنیاش بن یەقینشتان هەبێ ئەنەکم بە دڵنیایی ئێوە ملاقوه دەگەنەوە بەچێ دەگەنەوە بەخوای ئەو گومانی تێدا نییە جا دەفەرمێت وەبەشری المؤمنین موژدە بدە بە ئیمانداران خۆشی لە ئیمانداران ئەوەی بە ئیمانداری ژیا بێت و بە ئیمانداری مردە بێ خۆشترین لەقتە و مەشهەدی ئەو کاتەیە کە دەگاتەوە بەخوای وایە خۆشترین چرکەی ئەو کاتەیە کە دنیا بەجێ دێڵێ خۆشترین ساتی ئەو کاتەیە کە زیندوو دەبێتەوە خۆشترین کاتی ئەو کاتەیە کە دەچێتە بەرامبەر خوای گەورە و محاسبە و لێپرسینەوەی لەگەڵدا دەکات چونکە سەری بەرزە خۆشترین لەقتەی ئەو کاتانەیە کە دەچێتە باشت و خوای گەورە دەبینێ بۆیە خوا دەفەرمێت وەبەشری المؤمنین موژدە بدە بە هەر کەسێک کە ئیماندارە یعنی لە قیامەتێدا لە زیاتی بەدبەختی خۆشی و بەختەوەری توش دەبێت آخر آيات دەفەرمێت ولا تجعلوا الله عرضة لأيمانكم سوێند بە هیچ شێوەیەکی سوێند خواردن بەخوا مەکەنە عوڕضە یعنی بە مانع بە ڕێگر لە بەردەمچیدا ولا تجعلوا الله عرضة لأيمانكم بە هیچ شێوەیەکی سوێند خواردنتان بەخوا مەکەنە ڕێگر لە بەردەم ئەو شتانەدا یەکەم ئەن تەبەڕوه با سوێند خواردنتان بەخوا نەبێتە ڕێگر لە بەردەم ئەوەیدا کە چاکە کار بن چاکەیەکت دێتە پێشێ سوێندێکت خواردووە بڵێ جا من سوێندم خواردو بووی ئەو چاکەی ناکەم ناجاری وایە سوێندت لەوانەیە خوارد بێ خێر بە کەسێکی نەکەی ڕقت لێ هەستاوە زەمەنێکی وایە ئەو کەسە لەکن تۆ پێویستیەتی بەڵام ئەتۆ لەبەرەوەی کە سوێندت خواردووە سوێندەکە جاری وایە لەوانەیە ڕێگر بێ لەوەی کە خێری پێ بکەیت یارمەتی کەسێکت داوە لەوانەیە سپڵە بوو بێ لە بەرامبەردا سوێندت لەوانەیە لێ خوارد بێ جارێکی دیکە وانە چاکەی لەگەڵ نەکەیەوە بەڵام ڕۆژێک ئەو کەسە پێویستی بە تۆیە دەکرێت بڵێ لەبەرەوەی سوێندم خواردووە یارمەتی نادەم باشە یعنی
یان کەسێک قەتعی سیلەی ڕەحمت کردووە لەگەڵیدا سوێندت لێی خواردووە نەچیە ماڵێ لەبەرەوەی نهاتۆتە ماڵت لیا لەوانەیە جۆرێک بوو بێ کاتێک کە چوویە ماڵێ ڕێزی نەگرت بێ دەکرێت بڵێ لەبەرەوەی سوێندم خوارد بە ناچم خوا دەفەرمێن نە وەلا تەجعلوا الله عوڕضەة لئەیمانیکم بە هیچ شێوەیەکی سوێند خواردنتان بەخوا مەکەنە ڕێگر لە بەردەم ئەوەی کە ئەن تەبەڕوو کە چاکەکار بن ئەوە یەک وتتقوا لە بەرامبەر ئەوەیدا کە خۆپارێز بن لە گوناه و لە تاوان سوێندت خوارد بێ گوناهێکی بکەی دەکرێت بڵێ سوێندەکەم ناشکێنم تازە گوناهەکەی هەر دەکەم لەبەرەوەی سوێندم خواردووە بێگومان نەخێر وتصلحوا بین الناس یان ئاشتەوایی بکەن لە بینی خەڵکیدا کە هەر سێک نەوعەکە هەنەها خەڵکێک هەیە سوێندی دەخوا بە حساب لە کارێکی چاکە نایکە دوایێ تەمەەن کارە چاکەکە دێتە پێشێ دوشتی لە پێشە یا دەبێت چاکەکەی بکات و سوێندەکەی بشکێنێ یا دەبێت سوێندەکەی جێبەجێکات و چاکەکەی نەکا کامیان چاترە بەڵام کەشکاندی چی دەکەوێتە سەرێ کەفارەتی دەکەوێتە سەرێ سوێندی خواردووە گوناهێکی بکە دەکرێت بڵێ مادام سوێندم خواردو گوناهەکەی هەر دەکەم ناکرێ گوناهەکەی ناکەم وایە یان سوێندم خواردووە واجبێک جێبەجێ نەکەم واجبەکەی جێبەجێ دەکەم سوێندەکەم دەشکێنم و کەفارەتی دەدەم گوناهەکە سوێندەکە یان ئاشتەواییکردن لە بینی خەڵکیدا هەیە جاری وایە دوو کەس بەخسێت ناکەن یان لەوانەیە سوڵح و سەڵاحێتت کرد بێ خەڵکت ئاش کرد بێتەوە خەڵک بەخسەی نەکردبی سوێندت خوارد بێ بڵێتە دەخولی کەس ناکەم خەڵک شەڕێ دەکا ناکە ئاشتەیە ئاژنێ باشە یا خراپە عیلاقەی کەسم نییە لەوەشدا بە هیچ شێوەیەکی نابێ خوا دەفەرمێ والله سەمیع عەلیم خوای گەورە بیسەر و زانایە قسەکەی تۆ دەبیستێ و ئاگاشت لە نیەتی تۆیە بەچ نیەتێک سوێندەکەت خواردبوو بەچ نیەتێک دەیشکێنی خوای گەورە حسابی نیەتەکەت لەگەڵ دەکات ولا تجعلوا الله عرضة لأيمانكم بە هیچ شێوەیەکی سوێند خواردن بەخوا مەکەنە ڕێگر لەبەردەم ئەن تەبەڕوو لەبەردەم ئەوەی کە چاکە بکەن وتتقوا لەبەردەم ئەوەی کە خۆپارێز بن وتصلحوا بين الناس ولەبەردەم ئەوەی کە ئاشتەوایی و صلح و صلاحیت بکەن لە بینی خەڵکیدا والله سەمیع عەلیم خوای گەورە بیسەر و زانە یعنی ئەگەر سوێندان خواردە بوو چاکە نەکەن چاکەکەی بکەن و سوێندەکەی بشکێن و کەفارەتی بدەن بەبێ کەفارەت نابێ سوێندت خوارد بێ واجبێک جێبەجێ نەکەی یا تاوانێکی بکەی دەبێت سوێندەکەت بشکێنی بەڵام کەفارەتی بدەیت سوێندت خوارد بێ تەدەخولی ئیشی کەس نەکەی خەڵک بینی خۆش بە یا خۆش نەبێ هەوڵ نەدەی کەس چاکەیەوە و کەس ئاشکەیەوە ئەو کارەی بکە بەڵام سوێندەکەت بشکێنە و کەفارەتی بدە خوای گەورە بیسەر و زانایە